ئەو ئاوازەش هەر پێشکەشە بە شێخ سەعید و میوانە بەڕێزەکانی لەسەر داواکاری خۆیەتیان هیوادارم بەدڵیان بێ و ئەو بەندانە پاسەن پێشکەشتان بێ و هیوادارم پەسەند بکەن. بۆ خۆشیمانە نییە تا هەژاری نەبیست کەس فکری زوڵمی شای نییە سەگ دەوەڕێ بە کاروان بۆ کاروان خەتای نییە هەر کەس سمێڵی سوور بوو کاکە هەمزە غای نییە لە ڕووتان نەڵە درۆزن بە هیچ کەس بڕوای نییە پیاو هەیە دەڕنابێ بێشەرمە و حەیای نییە زەنجینی بەدەستخوایە بارکردنی دنیا نییە فەقیر هەر سەردەست کوور بێ ڕەزیلی لەلای نییە هاوڕێی باشت بناسە کاکە بە قاقای نییە دوژمنێک پێدەکەنێ هیچ کەس واج برای نییە گوندەکان وێران دەبوون باشە دواخای نییە ئیشەیە خۆی دەزانێ بە دوعای مەلا نییە ئیشەیە خۆی دەزانێ بە دوعای مەلا نییە ڕۆژێکیان من وەڕز بووم هەستام چووم لە بۆ سەیران لەگەڵ خزم و کەسم چووم کارم نەبوو بە غەیران کیژێکی جوانم بینی بۆی وەستام دەستە و تەیران دەستم کرد بە گۆرانی مقام و بەستە و سەیران هەستم کرد بە گۆرانی دەستم کرد بە گۆرانی مقام و بەستە و حەیران دڵ و گیانیان لێ بردم سەردەستەی کیژە قەیران سەر تۆ پەتاخانەیە بەڕاستی جوانە زەیلان شێخ سەعیدم خۆش دەوێ ئەوەی دەدام دوو بەندان هەمەی کاماڕۆ بژی بۆی بەڕێز و خانەدان ئەمە ئینسانشی بۆ دەڵێم بۆوان دەڵێم بە چاوان هێ من کەمال بۆی دەڵێ بە وێنەی عەلی خاندان سیمکەم زمان لاڵە بێ لە بیرکردنەوە یاشکێت مێشی من سەر قاڵە بێ لە شەوانیەکیە کاتێ سەرە ساڵ دەبێ ئای هەموو خەڵێک بەم شەوە گشتنیە خۆشحاڵە بێ بەس من سیلە و دڵەشێ بکەم بە تۆوە سەر قاڵە بێ ئای بیر لە تۆ ئەکاتەوە ژیانم لێ تاڵە بێ بیر لە تۆ ئەکاتەوە ژیانم لێ تاڵە بێ سیپان هەمزە سێوێ هەموو کاتێک بەخێر بێ دەبێت چاشی بۆ بڵێم با بەندە نێوی تێبێ دێدەوان هەمزە سێوێ یا ڕەبی بێ بەڵا بێ
دەستم بربۆلی مۆی تۆ لە پێش باڵای تۆ بمرم تۆ شەردەینەکەی ڕۆڕۆ کەس بە دەردم نەزانێ دەڵێ شێتە بەبێهۆ ڕۆیشتۆ بەزەیێشتم زلف شۆڕی چاو هەڵۆ شێ هەیە لە باشکانە وەک من بسوودیە بۆ تۆ میدەنگشتم بۆ لێدەن بەندان دەڵێم سەر بەخۆ خارە هیوا دەدوێنم هەر دەڵێم بەخۆشی تۆ هەمای حەزی لێرەیە ئەو بەندەم دانا بۆ تۆ ڕەنزۆی ئاسایش بژی ئەو بەندەم دانا بۆ تۆ ئایا سایشم خۆش دەوێن ئەو بەندەم دانا بۆ تۆ ئاسایشم خۆش دەوێن یاخۆ بۆ نەکەم ڕۆڕۆ پڕ بە دڵم خۆش دەوێ کاکە حەمای کاماڕۆ بژی